دم باش بینرین هجا جستدین دنگ امریکا لواشنطنا به پایتخت بخیراتنا و دکن ده وی برنامه نو ده جه هفترنگ ده وی برنامه ده امی سردانا چند ولاتان بکن و هنج چاند و هنراوان بوره باروکن. هنرمند یمنی مراد سوبای ل پاریس تابلو یک مزن لسر دیوار چیکر لسر شر و تندوتجیا گو لیمنی دبه به مبستا گو هنراوی کار به پیام آشتی و آرامی بگهینه جهانی. هنرمند کولانا یمنی مراد سوبای هنرا میورال دکه آنکو نیگارکشانا لسر دیوار لپاریسه او دبیجه او وی که دکه داکو برانبر نفاقا نافنتوی راوسته جبر شر لولات ویچه دبالی یمنه. مراد دبیجه گلکی گرینگ جبوی کو خلک لپاریس بزانن یمنی کینه. هر واسه دبیجه کو فرانسا ولاته که گرینگ او کو دوی رولکا باشتر دوی شری دا بلیزه نک چکان بفروشه. ام بحثا نزیکی 200,000 کسان دکن کل یمنه مرن و از هویدارم کو حوالن یمنه و آلی کاریه بکن داکو وی شریب داوی بینن. مراد دزانین کل یمنه هر روزک و کو مهک در باز دبج بو گلیوه. جیان پر زحمت اجبو گلیور. او بی الکتریکن دبستان هات نگرتن نزی 3 میلیون زاروج دبستانان هات ناقود کرن او انها ببن بشک جوی شر ملیتانان نونرن هفت ریخستن حکومی بجداری وی چالاکی بوندگل مراد دا کو نرازی بونا خواج بو فروشتنا چکا جالی فرانسا و بو شر یمنه نیشان بدن. کارمندکا یک جریخستنان دبیجه کو او دخوازن بالا گشتی بکشینن دا کو پیاما وان بگه هجواکا نافنتوی. Alors nous on voudrait alerter l'opinion publique. Çima nivîsin li ser dîwar heye, çima termên kesên mirî hatine çêkirin li ser dîwar, çima daxwazekî giştî heye derbarê vê babetê de. Em dixwazin bala xelkê bikişînin li ser rewşa Yêmenê û li ser rola Fransê di vî şerî de. Her kesek di vê çalakiyê de bejdare heman peyama wan heye. او جی اوه کو حکومت تشتکی بکن دا کو شر و قیرانا لی یمنه بداوی بینن. فیلم بهشتا من یه گوش آلیه در هنر اکرم حیدو هاتیه چکرن جیروکا باجاری سریکانیه دینه برچاوان. بیروشا جیاناوی بری شرچاوابو و پشتی وی. فیلم لناوندا جروسلم فاوند لواشنطونی هاته نشاندان ام لور آماده بون و مجوره اف راپورت آماده کریه. شر سوریه نتنی روی ولاتی سیاسی گوهرت لیبلی جواکاوی یا هفرنگو تکل جهف جدا کر و کوملک لدجی یادن کرنیار. اف جیروکین خمگین و هستیار تنی لسر دسته هنرمند و روشنبیرن وی تین گوتن و بلاف دبن. وقت فیلمی در هنر کرد اکرم حیدو یه بناوی بهشتا من. گو لسری کانی او فیلما چی بویه و جیروکا خواه دبیجه لی او جیروکا هر کسکیه دهندری سوریه ده. افلم لناوندا د جروسلم فاوند ل واشنطن پایتخت هاته نمایش کرن بر پرسا گالری داگمر پینتر به مبست خاص گوی فیلم بینی سر اکران خو داگو چیروک کاراستی ج سوریه و خلکن امریکی را پاروکر ام برکی خوشن کو ما کاربو فیلم بهشتامن لور نمایش بکن گله کس آمده بون او خوش بکو د دسپیکا فیلم ده اخفتنا در هنر اکرم هبو کو به مبست وی پیام خو به کردی گود جبو گرینگی بده چاندا کردی فیلم بخوش جی پر خوش بو جو آلین سینماگرافی و موزیک ویجی گله کستیار بو جبو کسین امریکی او تشتکی بالکیشه دماغو دنافنکی بلگی ده ببینن به جواک چاوا بو چاوا به هفدور دجیان اونها چپ سری وی جواکی هاتیه. فیلمکی گلکی خوش بو، گلکی کیفام جراحات. جبر او شانازی به حوالتی دیار ده. تشتی هری خوش ده فیلم ده کورنگن جوات تفداته ده بون. کریستیان، مسلمان و ازدی هر کس ده بو. او براستی بالکیش بو. هنکسین جی تماشاوانا گهدان بروشا کردین سوریه دکن او سردانا باجاری سریکانی بخوشی کربون. لید وی فیلمی ده جوان رهن تشتین وشارتی دیار بو. فیلم بخو پر باش بو از بخو لیکولرم و من لسری کانیه کار کریه من به هر تشتکه ده فیلمی دا هست کر چاوا شورشگرین سوری درباسی باجری بون و جواتا وی جهف خستن دوی گوجمارا تماشاوانین کرد یه گول فیلم آماده بون کم بو لی دی سانیجی کسین لور بون لفیلم تماشا کرن به چیروکا فیلم مس بون و گلک جبیر آنین وان
آنین سر اکرانا سینما. يعني نشاندنا في فيلمي دفيدا ميد الباجار كي وكو واشنطن قالكي جرينجي تشتكي كل سريكانيه بونو هم دزانن كوتشل سريكانيه تشد بول روجافا بكشتي جبروا له جرينج براستي ايرو برانيا خلكي هاتون برانيا وان امريكي ونبجي تشتكي باش مغارمانجا خوي امريكي ناز بكن كا چلو دكي تشد براستي ده هنرا سینما ده گلک بشین هنری تی کل دبن دا گو چیروکه بکه فیلم و بتایبتیش بو فیلمین بلگی او گلکی هستیاره گو در هنر کار براستی چیروکه دا آستک هنری ده دینه برچاوان. فیلم باش بو و به آوایکی ساده هاتیه وینه کرن. پرانیا دیمنان ده فیلم ده بفرهی هاتنه کشاندن و او تشتکی باشه جبر دهیلا تو پرتشتان ببینی و بزانبی به چلور بویا. اکرم حیدو سریکانی و چیروکک جواکا وی ده فیلمی بوشتا من ده به هر کسکیره باروت که و او هارمونیا جیانی دوان دورین و شارتی و پاشگوهمای دیار ده و جعالی که دینی ده برچاوان به جنگ و سیاستا قریج چه بوی جواکی کر و جواکر دجبری هردو و او خوشبونا دوی جواکی ده روش بروش ونداد که. لی باجار سلیمانی وینگر هاوری خالد پیشنگهک جبر همین خواه لدارخست او بر همین گو روشا جنگ و تندوتجی شروع دکن و تشتن گو بچاوان نای دیتن هاوری بکامیرا خواه آنی بر چاوان. ئێرە پێشەنگایەکی وێنەی جەنگە لە کارگی جگەرە لە شاری سلێمانی و لەلایەن وێنەگرێکی کوردەوە گیراون. ئەم وێنانە ساتەکانی چەندین ساڵی جەنگەیەک لە دوای یەکەکان لە عێراق و سووریادا پیشان ئەدەن. هاوڕێ خالید بۆ تۆمارکردنی ئەم دیمەنانە چووەتە ناو جەرگەی جەنگەکانە و خودی جەنگ و لێکەوتەکانی لە ڕێی کامێراکەیەوە تۆمار کردوون. ئەم پێشەنگایە ئەزمموی 5 ساڵی ڕابردووی شەڕی داعش و دوای شەڕی داعشە لە عێراق و لە سووریا کە بریتین لە 68 بۆ 70 وێنە ئەگەر هەڵە نەبم کە تایە لە بەری جەنگەوە دەست پێەکات تاکو ئەگاتە ناو کەمپەکان ژیانی ڕۆژانەی خەڵک برینار و قوربانیەکانی جەنگەکە هەوڵەماوە بە شێوەیەکی ورد ئەو چیرۆکانە بژێڕمەوە کە خەڵکی لەسەر ڕۆژنامە و گۆڤارەکانی دیکە نەبینراوە. وێنەگری جەنگی کارێکی زەحمەت و پڕ لە ئاڵنگاریە بە تایبەتیش لە عێراق و سووریادا کە دوو وڵاتن تاوانی جەنگی بە ڕێژەیەکی بەرچاو تێیدا تۆمار دەکرێت. کوشتن یاخود بریناربوون یاخود لە دەستدانی قاچ و دەستی تایە ئەمە جگەل لەوەی کە زۆربەی جارەکان بە تایبەتی لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تووشی مەشاکلی هەڕەشە و مەترسی ئەبیتەوە لەلایەنەوە هێزانی کە کارەکەیت کە ئەو تێناگات تۆ تەنیا چیرۆکە ژاڕیتەوە بۆ ئەو تۆ هێڵی سووری چوو لە دژی ئەو ئیشەکەیت. جگە لە مەترسیەکانی مردن و برینداربوون و ڕفاندن و هەموو مەترسیە فیزیکیەکانی تر فشاری دەرونیش هەڕەشەیەکە کە تووشی هاوڕێ و هەموو وێنەگرە جەنگیەکانی تر دەبێتەوە. خۆشی دەرونی احتیمالیشی گەورەیە کە ینی بەسخوا ئازانە چەند ڕۆژنامەنووس ئەوانەی کە ئەم جۆرە چیرۆکانە ڕووماڵەکەن تووشی نەخۆشی PTSD خەمۆکی ئەوەی کە بە ئینگلیزی پێوترە دیپرەشن تووشی ئەم حاڵەتانە بوون بۆیە بێگومانم ئەم قورسیانەی تایە بەڵام لە ئەخیرە هەڵبژاردنە ینی ئیتر ئەوە تۆی هەڵیە بژێری ئەتەوێ ڕوبەڕووی ئەم شتانە بیتەوە یان ناتەوێت. وێنەگری جەنگی هونەرێکی گرنگە بۆ تۆمارکردنی ئەو ڕاستیانی تەمومجی جەنگ ئەی شارێتەوە. ئیشی منەوەیە تۆ خەڵکی ئاگدارکەمەوە لەو شتانی کە لە دەوروبەریان ڕوو ئەدەن زانیاری پێبیت حاڵەتەکانی پیشان بیت بۆەوەی سبەینێ وەکو فۆتۆگرافەرە یۆنانیە ئەڵە سبەینە کەس بیانووی نەبێ بڵێ نەمزانی. هاوڕێ خالد وێنەگرێکی کوردە و لەدایک بوو شاری کەرکووکە ئەو لە چەند ساڵی ڕابردوودا لە جەنگە یەک لە دوای یەکەکانی عێراق و سووریادا وەکو وێنەگری جەنگی کاری کردووە. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. هنر هەردەم تشتên seyr û balkêş li jiyana mirovan zêde dike wek vî hunermendê Ukraynî Bogdan Sinchokov got bi darikên çixatê amîrên mûzîkê diafirîne û ew amîr ji aliyê grûpên mûzîkê bi kar tên wek amîrên normal. دەزڕەنجینە ئۆکرانیەکە بۆغدان سانچکەیف بەوە ناسراوە کە مۆسیقا لە دەنکەشقارتە دروست دەکات. تا ئێستاکە 15 ئامێری موزیکی بە ئەندازەی ڕاستەقینەی خۆیان دروست کردووە و ئەو بیر لەوە دەکاتەوە ئایا دەکرێت تەنها لە دەنکەشقارتە باندێکی موزیک لە جیهاندا دروست بکرێت؟
من ئێستا کار لەسەر ڤایۆلۆنەکە دەکەم وەک ئەوەی ئێستا تۆ دەیبینیت لە هەردوو ڕووەکەوە شێوەیەکی هەڵئاوساوی هەیە ئەمە شتێکی دیکەیە دوو بەشی هاوشێوەی یەکترین لێوارەکانی ئالێرەوە کە تیرەی لێدەم ئەم ئارەزۆی سانچکۆف لە قوتابخانەوە دەستی پێکرد کاتێک یەکێک لە هاوڕێکانی پێشنیازی ئەوەی بۆ دەکات کە کەشتێک بە دەنکەشقارتە دروست بکات. ئەمانە بچووکن بەڵام دەتوانرێت شتی شێوە جیاوازی پێ دروست بکرێت دەتوانیت بە شێوازی جیاواز پێکەوە بیان دیکێنیت من حەز دەکەم بەدار ئیش بکەم و سەرکارم هەبێت لەگەڵ پادشە تەختەکاندا دەنکەشقارتەکان باشترین شتە کاریان لەسەر بکەم لەبەر ئەوە بڕیارمدا بابەتی لەم جۆرە لە دەنکەشقارتە دروست بکەم. بەڵام توانستی ڕاستەقینەی ئەو دروستکردن و ژەنینی ئامێرە میوزیکەکانە سەرباری ئەوەی کە دروستکردنی ئامێری میوزیک لە دەنکەشقارتە کارێکی ناوازە و دەگمەنە. ئەوەی من حەزم لێتی نیگارسازی و کەتیرە لێدان و جێگیرکردن بۆ ئەوەی شێوەیەکی لێدەر بکەم هەڵدەستم بە پێوانەسازی مایکرۆن تا میلیمەتر بۆ ئەوەی لە کۆتاییدا وای لێ بکەم بژەندرێت کاتێ ئامێرە میوزیکەکە لێ دەدرێت لە ڕاستیدا من وشەیەک نادۆزمەوە تا هەستی خۆمی پێدەر ببڕم کاتێک شتێک بەو چلکە بچووکانە دروست دەکەیت و دەبێتە هاوشێوەی ئامێرێکی میوزیکی ئاسایی. سانچکۆفی تەمەن 29 ساڵ لەو سەروەختەدا کە کاری لەسەر دروستکردنی دۆم ڤایۆلێن دەکرد بۆ زیادکردنی ئامێریشی دیکە بۆ باندە میوزیکەکە بۆی باسکردین کە 6 مانگی پێدەچێت تا سانچکۆف بە 27,000 دەنکەشقارتە ئامێریشی ناوازەی میوزیک دروستکات لە شکڵێکی سێ کوچکەیدا کە هێمای جوامێریە لە ئۆکرانیا و ئێستا ئەو دەزانێت کە لە باندەکەدا دەژەنرێت. سەرباری دروستکردنی ئامێرە میوزیکەکان بەڵام کۆمەڵێک پەیکەر و بابەتی دیکەی دروست کردووە وەک تانک بۆ یاری دیجیتاڵی جیهانی تانکەکان و بورجی ئایفڵ و ئۆتۆمبیلی مۆدێل کۆنی فۆرد کابریۆلی و ماتۆسکیلیش. ئەو دەڵێت ئاڵنگارترین ساتە وەخت لە ئیشەکەیدا ئەو کاتانەیە کە زیاد لە 10 کاتژمێر لە توانستەکانی خۆی بە بەردەوامی تەرخان دەکات بۆ دروستکردنی ئامێرێک. بۆ نمونە بۆ دامەزراندنی جێپەنجەکانی ڤایۆلێنێک یان گیتارێک دەبێت لە هەمان کاتدا دروستی بکات ئەگەرنا شێوەکەی خۆی لەدەست دەدات. زۆر جار خەڵک دەڵێن پیانوێشی گەورە دروست بکە تۆ دەزانیت ئەوەی من زیاتر دەیخوازم پتر زیاترکردنی ژمارەی ئامێرە میوزیکیە دروستکراوەکانە بۆ پێکێنانی باندێکی گەورەی میوزیک بۆ ژەندنی ئەو ئامێرانە ئەمە ئامانجی منە بۆ پەرەپێدانی ئەم هونەرە. ئەمە بێجگە لە پرۆسەی تەرخانکردنی کاتیش بۆ لابردنی سەری دەنکەشقارتەکان بەڵام وەک سپاسگوزاریەک بۆ پەرەپێدانی هونەرەکەی کارگەیەکی ئۆکرانی دەنکەشقارتەی ئامادەکرا و بۆ کارەکانی سانچکۆف ئامادە دەکات. ئەمە دواهەمین کاری منە ئەم کەشتیە ناوی ئاسکە کێویە زێڕینەکەیە هەموو کەرەستەکان سەر لەنێو بە وردەکاریەکی زۆرەوە دروستکراون ئێوە دەتوانن یەکەمین ئیشی من ببینن یەکەمین کەشتی من کەمتر وردەکاری تێدایە وەک لە کارەکانی ئەم دواییانم. ئێستاکەش سانچکۆف بەڵگەکان کۆ دەکاتەوە وەک هەوڵێک بۆ بەدەستهێنانی ژمارەی پێوانەی لە ئینسایکلۆپیدیای گێنزی پێوانەی جیهانی بۆ گەورەترین کۆمەڵی ئامێری دروستکرا و بە دەنکەشقارتە و دامەزراندنی یەکەمین تیپی مۆزیک لە جیهاندا کە بە دەنکەشقارتە تەواوی ئامێرەکانیان دروستکرا بێت. لێ باژارێ حەلەبچا کۆمەکی یا شانۆ شانۆیەک bi navê sêva 21 lîst û nîşanda bi awayekî balkêş ev şano hate lîstin û xelat jî wergirt. Kamberê xwe bidin bê ev şano çawa bû. سێوەکەی ئەم جارەی هەڵەبجا تەنها بۆن و بەرامەی مەرگێک نییە لە چوارچێوەی ئەم شارەدا بەڵکو پەیامێکە بۆ مرۆڤایەتی و شانۆ بە ئازایانە و تەنها بە زمانی جەستا دەیەوێت بیگەێنێتە جیهان. شانۆی سێوی 21 لەسەر شەقامەوە بە مرۆڤایەتی دەڵێ لە ناوچوونی ژینگە بەدەستی مرۆڤ تەنها و تەنها بە ئامانجگرتنی خودی مرۆڤەکانە. پەیامی شانۆکی ئێمە بەگشتی ژینگەییە سەرەتای لە دایکبوونی بەشەرێت ئەم زەویە بەم شێوە جوانە هەیە هەر لە داربڕینەوە هەر لە گوڵشکانەوە هەر لە سووتاندنیەوە و هەروەها مەرحەلی سەرمایەداریەتە پێشەوەکو ڕۆبۆتیش بە مرۆڤەکەن بە کۆی گشتی ئێمەی مرۆڤ سەبەبکاری لە ناوبردنی ئەم زەوین ڕۆژێک لە ڕۆژان ئاوەستێ و لە ناوەچێت. نووسەری شانۆکە دەڵێ
پەیامەکە تەنها چاندنی سەوزایی و گەیشتنە لە پەیامی ئەوانەی بۆچی دەیانەوێ ژینگە لە ناو بچێت. دەنگی بەرزی شانۆیە لە ئاس ژینگەدا. شانۆی سێوی بیستویەکە کە باز لە ژینگاکە پەیامەکە ئێمە ئەوەی لێرەوە کە بە هەموو جیهان و بە هەموو خەڵکی دنیا و بە هەموو ملەتەکانی دنیا بڵێن بە هەمومان دەست بە ژینگەوە بگرین. بۆیە پێویستە هەتاکێ لە ئێمە گەر بە گوڵێک بچێن دادێک لێدێن بۆی کە ژینگەکەمان جوان و پارێزراوە بێ بۆی کە هەموو لایەکمان تەندروست بین. ئەوە نێک سەرمایەدارەکان هەوڵی پیسبوونی ژینگاکەن، ئەوە سەرمایەدارەکان هەر خۆشیان ئیدعای ژینگە پارێزیەکان کەچی بەدایان غابەت و دارستان و هەندا ئاگرکەوتۆ لە دارستانەکانی ئەمازۆنیش بۆ ئەوەیە کە ژینگە پیسەکەن و یانوێ کە ڕۆژێ بێ تەختیکەن و شەریکاتی گەورە و شەریکاتی پترۆڵ و شەریکاتی گەورە لەسەری دروستکەن. ئەمە یەکێکە لە جۆرەکانی شانۆی سەرشەقام ئەتوانین پێی بڵێن ئەمە جۆرێکە لە جۆرە باشەکانی شانۆی شەقام. جۆرێکی تریشمانەیە پێڵێن بە بووکەڵە ئیشکردن بە بووکەڵە، جۆرێکی تر پێڵێن بە سەماکردنە، جۆرێکیشی هەیە تۆ ناتوانانی بڵێ ناوی دەق ناوی دەخی لێ بنیت، تۆ توانی بە بیرۆکەی ئیشکەیت. شانۆی سێوی بیستویەک خاوەنی خەڵاتی یەکەمی شانۆی سەرشەقامە کە لە ماوەی ڕابردوودا وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێم لە قەزای دەربەندیخان سازی کرد. هەڵەبجاش گەرچی لەگەڵ سێودا هاوکۆک نییە، بەڵام لە ئاست پەیامی شانۆکەدا باوشی بۆ بڵاوکردنەوەی کردەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجا. پرتوکا نویسکار و لێ کۆلینەر ئیحسان جۆلەمەرگی یا bi navê dîroka Orarto û şehristaniyê hate çapkirin û belavkirin, ev pirtûk beşek ji dîroka Kurdên kevnar, lêkolîn û şirove dike. Arif Aslan ji Wanê ev rapor di derbarê vê pirtûkê de amade kiriye. Pirtûka nivîskar İhsan Cülêmergî ya bi navê dîrok û şaristaniya Urartuyan ji weşanxaneya lîsê derket. Em bi vê mebestê li Wanê bûn mêhvanê mala nivîskar Cülêmergî. Wî mala xwe bi berhemên cûr bicûr yên Cülêmergî an ku hekariyên xemilandiye. Nivîskar Cülêmergî di hevpeyvînê da derbarê naveroka pirtûka xwe da axivtû got ku heya niha şaristaniyekê wek Urartuyan nehatiye avakirin. Dewleta Urartuan du basket eşîreta pêk hatiye. Li başûrê gerava Wanê eşîretên Naîriyan. Bakurê gerava Wanê jî eşîret Araratiyan. Ev her du bingehê xwe da hûrî ne. Ji ber êrişê Asûriyan yê dijwar têne cev hev 906 salan beriya zayînê xîmê dewleta Urartuan da avêjin. Bi dîtina min çiyayê Zagrosan şaristaniyê bi vê rengî nedîtîne carek dijî nabînin. Dihin berheman da berdewamiyên şaristaniya Urartuyan û Hûriyan wek Türk an jî Ermenî dane nîşandan. Nivîskar Cülêmergî di pirtûka xwe da li ser vê babetê sekiniye û dibêje ku gelê Kurd berdewamiya şaristaniya Hûrî û Urartuyan e. Lêkolîn Wanê herêmê da lêkolîn kire hemê girêdayê bîrê baweriya fermîn e. Mirovê milletê xwe ne, mirovê serdestan in. Milletê Kurd îro jî rojeva milletê Kurda nasnekirin, tunekirin heye. Ji bo wê nexwestîne têkiliyê Hûriyan û Kurdina bîne ziman. Lê min ser zimanê jî hin xebat kirin. Yani mirov sed û sed dikarî bêjît ku zimanê Kurdî zimanê Hûriyan e. Ji xwe profesorê Tirk yê herî navidek Oktay Bellî dibêjîtin devûkê Urartuan, devûkê Hûriyan yê direng e. Yani ew hemû vê têkiliyê çê dikin. Cülêmergî anî ziman ku Urartuyan diwarê berxwedanê da nav û deng bûn û her wiha ji aliyê bajarsazî û çandiniyê da jî pir zêde pêşketî bûn. û gelê Wanê hê jî berhemên dîrokiyên Urartuyan sûd werdigirin. Yani Urartuî rastî jî ne tenê warê berxwedanê da pêşketîne û derbarê çandinê av û deravan, çêkirina bendavan, çêkirina ciwavan, çêkirina rêyan. Rêyek ser bajêr toş bayê birîne rewandizê. Bêjine wê rê rêya artêşê. Kalkê we menûa 50 kilometran zêdetirîn
جوا بسر ناوی خواه جوا شاهماران دایا آوا کرن ایروژی امشین به سفرازه ببیجین که گلی دوری دشت وانه لبروی جوابتین آفدان هری داوی جولمرگی در حق گرینگی پرتوکا خدا جی افتش دیار کر. tabii نویساندنا دیروک و شارستانیا اورارتوان کار من جی نبی کار اکادمیسیان آنه لی از ما من دید که میدان والا کس تکیلیت شارستانیا اورارتو کردان ناینیت از زمان من خواه ارکدار دید من کردی نویسی از پوشمانجی نینم و نفشه ایرو گلک من نگهید جی من ناس نکز جی از باور دکم که پیش روز دان هنکس یت که زانینگه کردان در کت شاهدانه ما ورگت او ده ما بناسن او ده بزانم چه گودی هجای گوتنه که حتی نه پرتوک نویسکار جولمرگی یم بناوه جنبلی کره میر هکاریان هکاری صورتleri Mezopotamya uygarlığında Hakkari, Miri Hakkariyan Zeynel Bege u du Pürtüken din en binave serpiyatiya Momeu Xemrevin u Xevrevin hatine çapkirin. Arif Aslan, Deng Amerika, Wan. هنرمند مکسیکی رافائل لوزانو هیمر جبو پنابرین مکسیکی و کشیا سینور برهمکه به ناوی تونرا سینور افراندیه گو بخواه برهمکه انستلوشنه دا گو بالی بکشینه سر کشیا سینوری مکسیک به امریکارن. هنرمند مکسیکی رافائل لوزانو هیمر دزگاهی چکری به ناو بوردر تونر که خلق دکارم پیوندیان دگل هفتو بکن برای دنگی و روناهیان دناو برا باجر الپاسو لامریکا و باجر سیوداد لمکسیکو. اول دانن دل منن گلک بلزن به لام بهیوی بین کو کسی جی مکسیک بهت و هول بدد بچسبینید از تنیمه حیبتی دمینم او کسک لوی دریه کسک دست خوال سانسور دده افل دانا دلویه از پریا دستن خواه هسپوی دکم بنگه بوردر تونر دکویده هر دو لاین سنور دناوبرا مکسیکو و امریکا دا گو بکاتیه جو مایکروفونه که و دنگ بلندگره کی و چرخه که مزن بجدار بود دکارن دگل ایک بافن و روناهی دگل دنگ وان که موزیده دبید و به ویشی وی هر کسک دکاری توی دانستاندنه بچاون خوب ببینید گلک سیره نها دیوان سر بست کم و نها تنیلی دانا دلی مکسیکی هیا و یه بردوامه هشتاب دست گرتیه جاردی دستین خودانان سر نها هر دولوی درینه او عجیبیه Adilene. Hola, Adilene, yo soy Mónica. ¿Cuántos años tienes? Tengo 9. ¡Ay, qué padre! ¿En qué año vas? ¿En tercero de primaria? En cuarto. Cuarto. ¿Y qué tal? ¿Te gusta la escuela? آرمان جاوه اوه که هجماره که زورا دنگن خوجیهی نشان بدد. دا که بریوان ولاتین جیهانی بدد تا پرسا پیک و جیان و پیک و گریدانا باجرن خیشک که دونه توین جدا پیک و دجین. لدیف گوتناره و برا پروژه بوردر تونر آنا گابریلا بسیرا بو آژانسا رویترز. لی فلیپین هنرا بالی دبر وندا کرنی دبو جبر روشا آبوری و نآرامی لی بلی بکد و خباتا هنرمندین و کاریبون اف هنر جارک دن و جین و گش بکن. سەمای بالای فلیپینی بەهۆی زریانی بەهێز و کەمی بوجەوە سەماکارانی لەدەست دەدات لە کەشتی گەشتیاریدا و سەمای بالای فلیپینی توانیوێتی دەربازی بێت لە هەموو جۆرەکانی ئەو زریانە. هاوکاتی ئەوەی تیمی بالێ ئاهەنگی 50هەمین ساڵی دەگێڕێت بەڵام ڕێکخراوی هونەری بەناوبانگ سوورە لە سەر بەردەوامبوونی نواندنەکە. دابینکردنی بوجە زۆر سەختە بۆ مسۆگەرکردنی کاری تیمەکە پارەیەکی زۆر کەم هەیە بۆ پێداویستیەکان وەک موچەی سەماکاران یاخود تەنانەت بۆ پێڵاوەکانیان بەڵام زیاتر لە 30,000 کەس ساڵی ڕابردوو تەمەشای بەرهەمەکانی نوانەکەیان کردووە. ئەمە خۆشیەک ناگەیەنێت بۆ ئەم وڵاتە کە ملیۆنان کەسی تێدا دەژیت و ڕۆژانە کەمتر لە $2 هەیە. یەکێک لە گەورەترین گرفتەکان هێشتنەوەی ئەم سەماکارانەیە کە ڕاهێنانیان پێکراوە. هەندێکیان حەز دەکەن بچنە پاڵ ڕێکخراوی پۆلی جیهانی لەوانە ستیلا ئابرێرا ئەو کە لە ئێستادا سەماکەرێکی سەرەکیە لە سەمای ئەمریکی و سەمای ڕۆژاوای ئوسترالیدا. سەماکاری سەرەکی دەنیس پارانگۆ کە ماگانە بە $40 دەستی پێکرد وەک شاگرد لە تیمی نوانەکەدا.
دەڵێت ئەو پشتی بە خێزانەکەی دەبەست بۆ کرێی مانگانەکەی و لەوەش تێگەیشت کە بۆچی ئەوانی تر ئێرە بەجێ دەهێڵن. سەماکارەکان لە دەرەوەی وڵات جووتێک پێلاو لە ڕۆژێکدا بەکاردێنن بە خۆڕایی لە لەندەن. ئەو پێلاوەی ئەوانە بەکاردێنن جووتێکە لە ڕۆژێکدا، بەڵام لە سەمای باڵی فلیپینیەکاندا سەماکارەکان بە درێژایی مانگێک ئەو پێلاوانە بەکاردێنن و چەسپی لێ دەدەن و بویای دەکەن هەموو کارێک دەکەن تەنها بۆ ئەوەی بەرگە بگرێت. هەروەها دەشڵێت لە ڕاستیدا زۆر سەختە چونکە پێشتر موچەکە زۆر کەم بووە کە زۆربەی سەماکارەکان پێی ئاسوودە نەبوون. دەنێست پێنج جووت پێڵاوی تری لەسەر حسابی خۆی دەکرێت بۆ ئەوەی دڵنیا بێت لەوەی لە کاتی نواندنی ڕاستەخۆدا پێڵاوەکەی لەبەر یەک هەڵناوەشێت. لە ڕاستیدا فلیپینیەکان دڵێکی گەورەیان هەیە بۆ هەرچ کارێکە بیکەن. بۆیە لە دوای ئەوەی کە هەموو شتێک سەبارەت بە سەما بۆ ئێمە زۆر زەحمەتە، هەموو شتێکمان تەرخان دەکەین بۆ سەمای باڵێ. کارلۆ پاسیس سەماکاری پێشووی ناودار لە ئاسەمای بالەی هۆنگ کۆنگ کە بۆ ماوەیەکی کورتگەڕا بۆەوە مانێلا باوەڕی وایە بەهێزی سەماکارانی فلیپینی تەنها لە جەستەدانیە. توانایی سەماکارانی فلیپینی لە سەمای بالەی هۆنگ کۆنگ لەو کاتەی منی لێبووم ئەو ڕاستیە دەردەخات کە ئێمە نەک تەنها سەما دەکەین بەڵکو ئێمە ڕۆڵەکان بەرجەستە دەکەین بە سەما وێنای ئەو ئەرکە دەکەین کە پێمان سپێردراوە ئێمە حەزمان لە نواندنە. سەمای بالەی فلیپینیەکان ڕەتیان کردەوە کە خەرجی ساڵانە بدەن، بەڵام سەرچاوەکانی هونەری لە جیهاندا دەڵێن 4 بۆ 6 لە بەرهەمەکانیان ساڵانە بەلایانی کەم $100,000 تێچویانە. هەرچەندە ئەوان هەمیشە بە خۆڕایی بن کە کللتوری و نەتەوەیەکان بەکاردێنن، ئەو کۆمپانیایە لە ساڵێکدا تەنها $40,000 لە هاوکاری حکوومەت وەردەگرێت. ئەوەش کە دەمێنێتەوە پشت بە سپۆنسەرەکان و ئامادەبووان و بەخشین دەبەستێت. درەوشانەوەی بەرهەمهێنانی سەمای بالەی فلیپینی لە یەکەم 10 ساڵیدا شەوقیدایەوە. کاتێک لە حەزی ئەفسانەی هەریەک لە سەماکاران مارگەر فانتین و ڕۆدێڵف نوریت ناتالیا مەگەرۆڤا هەروەها پاتریک باسی لە کۆمپانیای مانێلا سەمایان دەکرد. بینەرێن هێژا لەڤەر ئەم گشتن داویە حەیتانی بەرنامە دنێ هەرشاد و بەختەوەربن.